بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. تفسير سورة الانفطار. الانفطار بمعنى طبعا كوتنا يعني اللدبون وشاقبون ديت كيكيكا لا كارسات ورداوة كان قيامة خواهي قورا دەیهێنێت بەسەر ئاسماندا و سوورەتەکەشی بەو ناوە. سوورەتی الانفطار وەکو سوورەتەکانی پێشووتر بە تایبەتی لەگەڵ سوورەتی تەکویر بابەتەکانی زۆر لێک نزیکن، بە کۆمەڵێک ڕوودا و کارەسات کە لەگەڵ نەفخی یەکەم و دووەمدا ڕوودەدەن باسی دەکا خوای گەورە، و دواتر لە سوورەتەکەدا خوای گەورە دێتە سەر ئەو ئەنجامی و نەتیجەی تەبەن ئەو کارەساتانە، و پاشان تەبەن خوای پەروەردگار خطاب و گفتوگۆ لەگەڵ ئینسان دەکا و دواتر سەرنجامی ئینسانەکان چاک خراپ لە سوورەتەکەیدا ڕوون دەکاتەوە. سەرەتاکەی دەفەرمێت ئیذا السەماء انفطرت، کاتێک ئاسمان دەرز و شەق بوو. ئیذا السەماء انفطرت، کاتێک ئاسمان شەق بوو، دەرز بوو. بۆچی دەرز دەبێ و بەچی دەرز دەبێ؟ بەهۆی تەوان ئەو فۆی کە بە سووردا دەکرێت، بەهۆی ئەو لەرزە بەهێزەی کە دروست دەبێت. تەوان لەرزەکە هێندە بەهێزە نەک زەوی، تەوان ئاسمانیش دەرگا و شەق دەکا، وەکە شەق و دەرز بوو، تەوان ئەو مەلائیکەتانی کە لە ئاسمانەکاندا هەن بەو دەرز و کەلێنانەدا دێنە خوارێ و دادەبەزن. هاوەکو لە شوێنێکە دەفەرمێت وەیەومە تەشەقەق السەماء بالغەمام ونزل المەلائیکەة تەنزیلا. تەوان بەهۆی دەنگێکەوە و بەهۆی ئەو فۆی کە بە سووردا دەکرێت، ئاسمانەکان شەق و دەرز دەبن، پاشان ئاسمانەکان پۆل و دەستە دێنە خوار و دادەبەزن. ئەوە ڕووداوی یەکەم. ئیذا السەماء انفطرت، کاتێک ئاسمان دەرز و کەلێن بوو. جارێ نەتیجەکەی نەهاتوە، چی دەقەومێ؟ وئیذا الکەواکب انتەثەرت، کاتێک ئەستێرەکانیش لە شوێنی خۆیان هەڵوەرین و کەوتنە خوار و ترازان. وئیذا الکەواکب، کاتێک ئەستێرەکان انتەثەرت لە شوێنی خۆیان دەکەونە خوار، تەوان هیچ ڕووناکیەکەی لەدەست دەدەن و پاشان لە شوێنی خۆیان دەکەونە خوارێ و پەرش و بڵاو دەبن. ئەوە دوو. وئیذا البحار، کاتێک دەریاکان فجرت، دەتەقێندرێنەوە، یعنی ئەو بربەستەی لە بینیاندا هەیە نامێن و هەموویان تێکەڵ دەبن. لە سوورەتی دیکە خوێنمان لەوێ دەفەرمێت سجرت، گڕدەگرن. و ئەوە هەنگاوی یەکەمە. هەنگاوی یەکەم کە دەشڵەقێن ئەو غاز و شتەی کە لە بنیەتی تەوان گڕدەگرێ و دەبێت یەک پارچە ئاگر. دواتر ئاگرەکەوا دەکا ئەو وشکاییەی کە ئێستا لە بینی دەریاکاندا هەیە نەمێنێت و سەرزەوی هەر هەمووی ببێتە یەک پارچە ئاگر، کە ئەوە بۆ خۆی تەوان زۆرێکن لە سزا ئەو کەسانەی زیندوو بن و لەو حاڵەتانەدا ڕووداوەکان ببینن، بۆ خۆیان زۆر مەترسیدارن. جاران و ئێستاشە ئەگەر شوێنێک ئاگر دەیگرێ چ دەکەی؟ ئاوی دەبەی، وایە؟ بەس ئەو کات ئاوەکە ئاگری گرتووە، دەریاکان ئاگریان گرتووە، پەنا بۆ کوێ دەبەی و هانا بۆچی دەبەی و بەچی دەتەوێت خۆتی لێ دەرباسکەی. وئیذا البحار، و کاتێک دەریاکان فجرت، یعنی تەقێندرانەوە، بەو معنای بربەستی نێوانیان نەما و تێکەڵ بە یەکتری بوون. سەرزەوی هەر هەمووی بوو بە یەک پارچە ئاو و دواتر یەک پارچە ئاگر، شیرن و تاڵ و سوێر و هەر هەمووی یەک شت. ئەوجار وئیذا القبور، کاتێک گۆڕەکان بعثرت، ئاواژوو کرانەوە، سەرەوە بن کرانەوە، ئەو مردووانەی کە لە ناویدا هەن هێندرانە دەر و زیندوو کرانەوە. ئەوجا خەبەرەکەی دێ چ دەقەومێ؟ وئیذا القبور، کاتێک گۆڕەکان بعثرت، ئاواژوو کرانەوە، کە ئاواژوو دەکرێنەوە، سەرەوە بن دەکرێن، هەرچی لە ناویاندا هەیە، وی هەر کەسێک لە کوێ مردبێ و لە کوێ نێژرابێ، لەو شوێنە ڕاست دەبێتەوە و دەهێنرێتە دەر و زیندوو دەبێتەوە سەرەتا.
کە هاتیە دەرێ و ئەو کارە ساتانە ڕوویاندا هەر لەگەڵ زیندووبوونەوەی عەلیمەت نەفسون هەموو کەسێک دەزانێت عەلیمەت دڵنیا دەبێت دەزانێت نەفسون هەموو گیان لەبەرێک هەموو ڕۆح لەبەرێک ما قەدەمەت چ کار و کردەوەیەکی پێش خۆی بەڕێ کردووە و ئەخەڕەت و چ کار و کردەوەیەکیشی دوا خستووە ئەوە تەفسیرێک پێش مردن چی کردووە و هەروەها چ شتێک دەبووە بیکا نەیکردووە ئەوە تەفسیرێکیان تەفسیرێکی دیکەشیان ئەوەیە دەفەرمێت ما قەدەمەت دەزانێت هەر کار و کردەوەیەک کە پێش ئەوەی بمرێ کردبێتی چاک خراپ تەبەنەوە لە نامەی کردەوەکانیدا هەیە دەزانێت بۆ خۆی کردوویەتی و هەموو کەسێکیش دوای مردن کۆمەڵێک چاکەی بۆ هاتوون بەڵام ئەو ئاگای لێ نەبووە لەوێ دەیان بینێتەوە کە خۆی هۆکاری چاکەکەی بووە و کۆمەڵێک خراپەشی دەگونجێ بۆ هاتبن کە بۆ خۆی زیندوو نەبووە بەڵام بەهۆی ئەویەوە خراپەکە کراوە ئەو هۆکاری دروستبوونی خراپەکەی بووە ئەوانە شەر دەبینێتەوە طبعاً ئەوە لەگەڵ چەندان ئاەتی دیکەدا ئەو تەفسیرە و معنایە دەگونجێ و لەگەڵ فەرمودەی پێغەمبەری خواشدا صلی الله عليه وسلم کە بەبێ گومانی ئینسان هۆکاری هەر چاکەیەک بێ دوای مردنیش بۆ دەبێتە سەدەقەی جاریە و لە ئەجرەکەیدا بەشداری و هۆکاری هەر خراپەیەکیش بێ دەبێتە سەیئەی جاریە خراپەی جاریە ئەگەر تۆبەت لێ نەکردبێت و وەک دەڵێ هەوڵی چاککردنت نەدابێ مادام تۆ سەبەب بووی ئەتۆ داهێنەری خراپەکەی بووی تاوانەکەت بۆ دێ و عقوبەکەیت بۆ دەنووسێەوەی لە سوورەتی یاسینجدا دەفەرمێ ئینا نەکتوب ونەکتوب ما قەدەموا وآثارهم دەنووسین ئەو کار و کردەوانەی کە لە پێش خۆیاندا کردویانن ئاثار یان ئەوەی بە دوای خۆیاندا لە دوای خۆیان کراوە بەڵام شوێن دەستی خۆیان و شوێن پێی خۆیانە بۆ هەردوو تەفسیرەکە ڕاستە ئینسان کە زیندوو دەبێتەوە پێشەوەی محاسەبە بکرێت پێشەوەی نامەکەت بۆ بێنن هەستی ئینسانی طبعاً شتەکانی دیکەی لێ فڕە دەدرێت بە شێوازێک خوای گەورە ئینسان زیندوو دەکاتەوە و هێندەش محتاجی کار و کردەوەی خوای گەورە زەین و فیکرت وا لێ دەکا هەر هەموو شتێکت بۆ بیر بێتەوە و دواتریش کە نامەکەی خۆت دەبینی کردەوەکانی پێش خۆت و دوای خۆت ئەوەی کردوتە و ئەوەی دەبوای بیکەی نەت کردووە هەموو شتت بۆ بیر دێتەوە مەسەلەن چەند نوێژت کردوون دەیزانی کامیان شت فەوتاندووە ئەوە ئەخەڕەتەکەیە هەر دەیزانی چەند سەدەقە و خێرت کردوون دەیزانی چەندیش دەبوا بیکەی بەڵام بنمونە ئینسان کەمتەر خەمی تێدا کردووە چەند عیبادەتی دیکە دەتوانی بیکەی بەڵام نەتکردوت ئەوەی کردوتە ئەوەی نەتکردووە تەفسیرێکی دیکەشیان وەکو گوتم کە هەردوو تەفسیرەکە دەقیقن دەگونجێ نەک دەگونجێ هەردووچیان هەر ڕاستن و ئەوەشی کە پێش مردنت ڕۆیشتووە و دوای مردنت بۆ هاتووە لە چاک و لە خراپ دەیزانی وەکو فەرمودەی کە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ من سن سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة وهر کەسێک يعني داهێنەری کارێکی باشە و چاکە بێ ئەوە خێری خۆی و خێری ئەو کەسەش کە بەخۆی تۆ کارە چاکەکەی دەکا خێری هەردووکیانت بۆ دێ بەبێ ئەوەی لە خێری وی کەم بێ وبعكسشەوە هەر کەسێک ومن سن سنة سيئة فله وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة هەر کەسێکیش خراپەیەک دابێنێت و ئەو خراپەیە کە دادهێناوە گوناهی ئەوەی کە دادهێناوە و گوناهی ئەو کەسەش کە بەهۆی تۆوە دەیکا بەبێ ئەوەی لە گوناهی کەم بێ بۆت دێ هەتا ڕۆژی دوای بۆیە کە ئەو کارە ساتانە ڕوویدا هێندە کاریگەرن عەلیمەت نەفسون دڵنیا دەبێ هەموو کەسێک ما قەدەمەت چی پێش خۆی کردووە چی پێش خۆی بەڕێ کردووە لە چاک لە خراپ و ئەخەڕەت چشی نەکردووە یان دوای خۆی چی بۆ کراوە و چی بۆ هاتووە وازحە ئەوجار خوای گەورە دەفەرمێت یا ئەیها الئینسان ئەی ئادەمی زاد ئەی مرۆڤ کە ئەو ڕاستی و حەقیقەتانە دەزانی ما غەڕەک چ شتێک ئەتۆی فریوداوە ئەتۆی خەڵەتاندووە برەبیکە الکەریم کە لە بەرامبەر پەروەردگاری ڕێزداردا کەمتر خەم و سپڵە و پێنەزان یا ئیهمال و وەک دەڵێ گوێ بە واجباتەکانی نەدەی و
سەرپێچی فەرمانەکانی بکەیت. یا ئەیها الئینسان، ئەی مرۆڤ، ئەی ئادەمی زاد، ما غەڕەک، چ شتێک ئەتۆی فریودا، چ شتێک تۆی خەڵەتان برەبیکە الکەریم، کە لە بەرامبەر پەروەردگاری بەڕێزتدا کەم تەرخەم بی، یان وەکو پێویست بەندایەتی نەکەی، یا وەکو پێویست لە واجبات و ئەرکەکانیدا جێبەجێکار نەبیت، یان لە بێفەرمانەکانی دوور نەکەویەوە. یا ئەیها الئینسان، و ئەی مرۆڤ، ما غەڕەک، چ شتێک ئەتۆی خەڵەتاند و فریودا برەبیکە الکەریم، لە بەرامبەر پەروەردگاری هەرە بەڕێزت. کام پەروەردگارە؟ ئەلەذی، ئەو زاتەی، ئەو خوایەی، خەلەقەک، ئەتۆی لە نەبوونەوە هێنایە بوون، ئەوە یەک. فەسەواک، فەسەواکەوە هەروەها بە ڕێکی و ڕاستی و بێ عەیبی و بێ نەقوستانی جەستەیی بە ڕێکی دروستی کردی، بیستنی پێدای، بینینی پێدای، عەقڵی پێدای، ژیری پێدای، دەستی باش، چاوی چاک، ئەندامی چاک، فەسەواکەیانی جەستە و لاشەیەکی جوان و باشی پێدای. ئەوجار فەعەدەلەک، فەعەدەلەک یعنی بە کەیتی، بە بەرزیش ڕایگرتی، عەکسی گیاندارەکانی دیکە. گیاندارەکانی دیکە زۆرینەیان یا لەسەر زەوی دەخشکێن، یا هەر چوار پەلەکانیان لەسەر زەوی دادەنێن، ئەوجار دەڕۆن. مرۆڤ بە قیتی لەسەر دوو پێ، لەسەر دوو قاچ دەڕوا، لە کاتێکدا کە لە زۆرێک لە دروستکراوەکاندا هەیکەل و جەستەشی گەورەترە، کە شێوەی ڕۆیشتنەکەی تایبەتە وە جیاوازە لە هەموو دروستکراوەکان. ئەلەذی خەلەقەک، ئەو خوای کە تۆی لە نەبوونەوە دروست کرد، فەسەواک، و هەروەها ڕێکی خستی، یعنی ئەندامەکانی خست لە شوێنی خۆی، چاو لە شوێنی خۆی، گوێ لە شوێنی خۆی، لول لە شوێنی خۆی، هەر ئەندامەی لە جێگا و شوێنی تایبەتی خۆی دانا. فەعەدەلەک، و هەروەها بە بەرزی و بە قیتیش باڵای ڕاگرتی. ئەوجار فی ئەیی سوورەتین، لە هەر شێوەیەک، ما شاء، کە خوا ویست بێتی، ڕەکەبەک، ئەتۆی دروست کردووە و ئەندامەکانی تۆی خستوونەتە سەر یەک، لە هەر شێوەیەک کە خوا ویست بێتی، بە حیکمەتێک و بە قەدەرێک، ڕەنگێکی تایبەت، باڵایەکی تایبەت، بەرزی و نزمیەکی تایبەت، و هەروەها شکل و شێوەی ئەندامەکانیشی هەر کەسەی بە جۆرێک بە حیکمەتێک دروست کردوون. فی ئەیی سوورەتین، لە هەر شێوەیەکدا کە ما شاء، خوا ویست بێتی، نەک ئینسان. هیچ کەس لە شکل و شێوەدا پرسی پێ نەکراوە، بۆیە کەس لەسەر شکل و شێوە نە ئەجر وەردەگرێ، ئەگەر کەسێکی جوان و باڵا بەرز و نازام تایبەتری ئەوەی نەشانازی پێوە بکەیت، چونکە بۆ خۆت بە خۆتت نەداوە و لە قیامەتێش هیچ بەهایەکی نییە لاشە بەتەنێت. و نە کەسێکیش ئەگەر وەک دەڵێ لە پێشچاوی خەڵکی کەسێکی قۆز و جوان نەبێ، خوا لەسەری محاسەبە دەکات، بۆ چونکە ئەگەر بە حەزی خۆی با و بەویستی خۆی با، بە شکلێکی دیکە خۆی دروست دەکرد. بۆی هەر کەسێک کە خوا دروستی کردووە بە حیکمەتێک بەو شێوازە دروستی کردووە، و ئەو ئاەتەیەکێکە لەو ئاەتانەی کە عولەما دەیکەنە دەلیل لەسەر ئەوانەی دەستکاری جەستەی خۆیان دەکەن بە زمانی حاڵ، دەڵێ خوا بەو شکڵە، بەو شێوازە، بەو حەجمە، بەو قەبارەیە، بەو ڕەنگە ڕازی نیم کە تۆ پێت داوە. بەناخۆ مەسەڵەن خەڵکی خۆی سپی دەکا، خۆخوا مرۆڤی سپیشی دروست کردووە، ئەگەر حەزی لێ با تۆشی بە سپی دروست دەکرد، یەکێکی کە سوور وایە، یەکێکی کە ڕەش. خوای گەورە کە هەندێک بۆ هەندێک کەس ڕەنگەکانی تێکەڵ کردوون، خوای گەورە ئاوا حەزی لێ بووە دەستکاری خۆت ئەو خیلقەت و شێوە دروستکردنەی کە خوا تۆ لەسەر دروست کردووە. طبعا ئەمری شەیطانی، ئەوەی لە سوورەتی نیساءدا وەلەئاموڕەنەهم فەلەیوغەیڕن خەلق الله، یەکێک لەو سوێندانەی کە شەیطان کات خۆی خواردوویەتی کە خوا لە بەهەشت دەری کردووە و لەعنەتی لێ کردووە، ئەوەیە سوێندی خواردووە، گوتوویەتی فەرمان بە شوێن کەوتوان بەنەوەکانت دەکەم، بەنەوەکانی ئادەم، کە ئەو شێوە خیلقەت و دروستکردنەی کە خوا لەسەری دروستکردون بیگۆڕن. بۆیە دەستکاریکردنی جەستەی ئینسانی بەبێ هیچ سەبەبێک، تەنها ئامانج لێی تەجمیل و جوانکاری و چاولێکەری بێ، مطلقاً حرامە و ڕێگە پێدراو نییە. و بە زمانی حاڵ ئەگەر بە زمانی ژنەیڵی جۆرێکە لە ناشکوریکردن و لە ناڕازی بوون بەو خیلقەتەی کە خوایەوە بڵێ خواتۆ نەزانیوە
مەسلحەتی من و چاکەی من لە چیدایە ئەمن بۆ خۆم چاکتر دەزانم کە بەبێ گومانیش نەتیجە و ئامانجی هەموو ئەو شتانەش بۆ دنیاش بێکەڵکن خراپن نەک بۆ قیامەت فی ئەی سوورەتین لە هەر شێوەیەکدا ما شاء کە خوا ویست بێتی ڕەکەبەکە تۆی ئەندامەکانی تۆی خستۆتە سەریەک و تۆی لەو شێوازەدا دروست کردو ئەو جاخوا دەفەرمێت کەلا 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 یعنی نەخێر ئەو یاخێبوون و سەرکەشی بوونە لە شوێنی خۆی نییە وازی لێبێنن کەلا یا ئەیها الئینسان ما غەڕەک چ شتێک ئەتۆی فریودا ئێستا پێ دەڵێت کەلا واز بێنە لەوەی کە مەغرور بی لەوەی کە یاخی بی لەوەی کە خۆت بخەڵەتێنی بەل تکەذبونە بالدین ئێوە عادەتتان وایە بە درۆی دەزانن ڕۆژی پاداشت و سزا کەلا بەل تکەذبونە بالدین کەلا واز بێنن لە فریودان و خۆخەڵەتاندن بەل یعنی ئەوەی کە ئێوە دەیکەن حەقیقەتەکەی نییە حەقیقەتەکەی ئەوەیە کە ئێوە تکەذبونە بالدین بە درۆی دەزانن ڕۆژی پاداشت و سزا باوەڕتان بە ڕۆژی پاداشت و سزا نییە دەنا کەسێک بەیەقینی ڕۆژی پاداشت و سزای باوەڕ پێ بێ و ئیمانێکی قایمی هەبێ بەڕاستی لەبەر قیامەتی زۆر نایپڕژێتە سەر خۆ مەشغوڵکردن و سەرقاڵکردن بە دنیایە ئێمە کە بە دنیای هێندە مەشغوڵین و هێندە سەرقاڵین هۆکارەکەی ئیمان نەبوون نا بەڵام ئیمان زەعیفیە ئیمان لاوازیە بە بێگومان ئەو جار خوا دەفەرمێ وئین عەلەیکم بێگومان بن بەسەر سەری ئێوەوە هەیە بەسەر تانەوە هەیە لە حافظین چەند چاودێرێک مەبەستی چەند مەلائیکەتێکە کە کردەوەکانی ئێوە دەپارێزێت کردەوەکانی ئێوە دەنووسێت کە بۆ بە کۆهێناونی تەمەن لە هێندێک شوێنان دەفەرمێ حافظ یەک چاودێر لە شوێن دەفەرمێ دوو لێرە دەڵێ کۆمەڵێک چاودێر کە بەبێ گومانی ئاەتەکان هەمووان دەبێ بەیەکەوە جەمعکەین ئەو جار تەمان حەقیقەتەکەی دەردەکەی ئەوەی چاکەی دەنووسێ یەک وایە ئەوەی خراپەش دەنووسێ یەکە بۆیە لەو شوێنەی کە بە تاک دەیهێنی مەبەستی تەنها یەک مەلائیکەتە کە چاکەت بۆ دەنووسێ یا خراپەت بۆ دەنووسێ لەو شوێنەی کە دەڵێت دوون یعنی چاکە نووسەکە و خراپە نووسەکە ئەی لەو شوێنەی کە بە کۆ دەیهێنێ یعنی ئەو مەلائیکەتانەی کە شەو و ڕۆژ بە شەوێ لەگەڵتن دوون بە ڕۆژەش لەگەڵتن دوون بێکەوە یەکیاندە دەبن بە چوار بۆی ئاەتەکان پێچەوانەی یەکتری نین وئین عەلەیکم بێگومان لەسەر ئێوە هەیە بە بەردەوامی کۆمەڵێک چاودێر جا لەو چاودێرانە دویان لە ڕۆژێدا دویان لە شەوێدان دویان چاکەت بۆ دەنووسن دویان خراپەت لەسەر دەنووسن بەڵام سیفەتی ئەو مەلائیکەتانە چۆنە کیڕامەن زۆر بەڕێزن ئەوجا کاتیبین بەس دەنووسن علاقەیان نی وە بە تۆبزی نە چاکەت پێ دەکەن نە خراپەشت پێ دەکەن نە ڕێی چاکەت لێ دەگرن نە ڕێی خراپەشیان پێ لێ دەگیرێ مەلائیکەت تەنها ئیشیان چاودێریکردنی ئەو شتێک کە تۆ دەیکەی ئەوەی دەیڵێ کیڕامەن بەڕێزن ئەوجا کاتیبین دەژنووسن ئەو جار یعلەمون دەزانن ما تەفعەلون هەرچی ئێوە ئەنجامی دەدەن لە شوێنی کە دەفەرمێن ما یەلفیظ من قەول إلا لديه رقیب عەتید ئەوەی لە دەمت دێتە دەرێ چاودێرێکی ورد بەسەرتەوە دەینووسێ ئەوەی دەیڵێ ئەدی ئەوەی دەیکەی ئەویش هەر دەنووسێ ئەدی ئەوەی بەسەر دڵت دادێ مەلائیکەتەکە دەینووسن بێگومان ناینووسن بۆ چونکە ئاگایان لێی نییە ئەوەی نهێنی ناو دڵ لە هەر شوێنێک خۆیگەها عەلیم بذات الصدور خەبیر بذات الصدور بەس لە وەسفی خۆیدا ئەو سیفەتانە هاتوون بۆیە زۆر چاکە و حەسەنات هەنە ئینسان بە دڵ قەراری داوە بیانکە مەلائیکەتەکە یان ناینووسن یا ئەگەر بشی نووسن دەبێت خوا فەرمانی پێکردن بنووسن دەنا مەلائیکەتەکە ڕاستەوخۆ ئاگای لێ نییە ئەو جار چاکەت کرد بە چاکە بۆ دەنووسن علاقەی نییە و بەس نێتێکت کردووە ئەوەی ئاگای لە نێتی تۆ نییە نێت لە قیامەتی خوا محاسەبەی لەسەر دەکا خراپەشت کرد کردەوەکەت خراپ بێ لەلای مەلائیکەتی خراپەکەی بۆ دەنووسێ ئەگە بە نێتی چاکیشت کرد بێت و خوا لەسەریشی حساب نەکردی ئەو محاسبە و لێپرسینەوە دەقیقە ئیشی مەلائیکەتەکان نییە مەلائیکەتەکان بەس وئین عەلەیکم لەحافیظین لەسەرتان کۆمەڵێک چاودێر
كراما كاتبين ڕێزدارن و دەنووسن يعلمون دەزانن ما تفعلون هەرچی ئێوە ئەنجامی دەدەن. ئەوجار سەرنجامی ئینسانەکان پەیوەستە بەچی بەو شتەی کە مەلایکەتەکان نووسیویانە و ئینسان لە قیامەتێ بە دوای نامەی کردەوەکانی خۆیەوەیتی بە دوای دەفتەری ئەعمالی خۆیەوەیتی و دەبن بە دوو بەش بە شێوەی سەرەکی. ئین الأبرار بێگومان هەرچی چاکەکار بێ لەفی نەعیم لە ناو ناز و نیعمەت و خۆشیەکانی بەهەشتدایە. ئین الأبرار بێگومان هەرچی چاکەکار بێ هەرچی ئیمانداری لە خواترسی خۆپارێز بێت کە ئەبرار پلەیەکە بەرزترە لە ئیمانداریەتی و لە دینداری، بەڵام هەموو ئیماندارێک و هەموو متەقی و لە خواترسێک و هەموو محسین و چاکەکارێک دەگرێتەوە. بێگومان هەرچی چاکەکار بێ لە ناو ناز و نیعمەت و خۆشیەکدایە کە ئەوەی کە لە فەرمودەدا باسکراوە ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. نیعمەت و خۆشیەک کە هیچ چاوێک نەیدیوە هیچ گوێیەک نەیبیستووە و بە وەسوەسە و بە خودخوتەش بەسەر دڵی هیچ کەسێکدا نەهاتوو. تەنها ئەوەندە باسی بەهەشتێ کراوە. ئین الأبرار بێگومان چاکەکاران لە ناو ناز و نیعمەت و خۆشیدا. وئین الفجار بێگومان هەرچی خراپەکار و تاوانکاریشە لەفی جەحیم لە ناو ئاگری بڵێت سەداری دۆزەقدا. خوا پەنامان. وئین الفجار بێگومان ئەوانەی فجار عنی زۆر خراپەکار، چونکە کەس نییە طبعاً ئیمانداریش بێ خراپەی هەر نەبێ و بە خراپەی گچکە و بە تاوانی گچکە مەرز نییە خوا ئینسانی بخاتە دۆزەخێ. بەس ئەوانەی زۆر خراپە دەکەن و زۆر لە تاوانکاریدا ڕۆدەچن گومانی تێدانی کە لە ناو ئاگری سووتێنەری دۆزەخدا. وئین الفجار بێگومان خراپە تاوانکارەکان لەفی جەحیم بە دڵنیایی لە ناو ئاگری سووتێنەری دۆزەخدا. کەی دەستنە ناوی یەسلەونەها دەستنە ناو ئەو دۆزەخە یەومە الدین ڕۆژی پاداش و سزا. ڕۆژی دوای یەسلەونەها دەستنە ناوی یەومە الدین ڕۆژی پاداش و سزا. ئەوجار خوا دەفەرمێ وەما هم عنها ئەوان لەو جەهەنەمە لەو ئاگرە سووتێنەرە بغائبین قەت ناهێندرێنە دەرێ و لە ئاگرەکە ون ناکرێن و لە ئاگرەکە بزر ناکرێن و ئاگریشیان لێ بزر ناکرێن. وما هم عنها بغائبین ئەوان لەو ئاگرە بە هیچ شێوەیەک ناهێندرێنە دەرێ. ئەگەر طبعاً کەسەکە بە تایبەتی کافر بوێت و بێ باوەڕ بوو بێ کەسەکە بە کافریەتی چوو بێتە ناو دۆزەخەوە هەتایە لە ناو ئەو دۆزەخەدا دەمێنێتەوە و دەسووتێ و ئەگەریش ئیماندار بێ و تاوانبار بێ هەتا خوا بڕیاری هاتنە دەری بۆ نەدا لە ناو جەهەنەمێ ناتوانێت خۆی پەنادا و خۆی بشارێتەوە هەتا شایانی سووتان بێ هەر دەسووتێ. ئەوجار دەفەرمێت وما ئەدراکە ما یەوم الدین تۆ چوزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو ڕۆژی پاداشت و سزایە چ ڕۆژێکە کە ئیماندار دەکەونە ئەو پەڕی خۆشی خراپەکارەکان دەخرێنە ناو ئاگری سووتێنەر. وما ئەدراکە ما یەوم الدین تۆ چوزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو ڕۆژی پاداشت و سزایە چ ڕۆژێکە کەی دێ و مەترسی و حاڵەتەکانی چین. ثم پاشان دەفەرمێ ما ئەدراکە تۆ چوزانی یان دەکرێت بڵێن تۆش نازانی ئەی محەممەد ما یەوم الدین کە ڕۆژی پاداشت و سزا چ ڕۆژێکە و هەروەها ئەو ڕوودا و حاڵەتانەی کە تێیدا ڕوودەدەن نەخۆشیەکانی چەندە خۆشن و نەترسەکەشی مەترسیەکانیشی چەندە مەترسیدار. دەخوای گەورە بۆ خۆی وەصفی ئەو ڕۆژەی دەکا کە زۆرێک لە عولەما دەفەرمون یەکێکە لە ئاەتە هەرە ترسێنەرەکانی ناو قورئان دەفەرمێ یەومە ئەو ڕۆژە کە پێی دەگوترێ ڕۆژی پاداشت و سزا ڕۆژێکە کە لا تەملیک لەدەسەڵاتی دانیە نەفسون لینەفسی هیچ کەس بۆ هیچ کەسێکی دیکە شەیئە هیچ شتێک ئەنجام بدە. ڕۆژێکە لەدەسەڵاتی دانیە لە توانای دانیە هیچ کەس بۆ هیچ کەسێکی دیکە هیچ شتێک ئەنجام بدە. ئەوە لە دنیایش ئەگەر خوا ئەو قەرارەیدا ئینسان ژیانی دەوەستێ و لە دنیای کە ئینسان دەستی هەیە عەقڵی هەیە ماڵی هەیە سامانی هەیە توانای هەیە ئەگەر واد لێ بکا خوا نەتوانی هیچ بۆ کەسکەی کەسیش نەتوانێت هیچت بۆ بکات ژیان دەوەستێ. ئەی لە قیامەتێ
کە ئینسان بەبێ هێزی بەبێ دەسەڵاتی بەبێ هەموو شتێک زیندوو دەکرێتەوە. یەومە لەو ڕۆژەدا لا تەملیکو لە دەسەڵاتی دانیە نەفسون لنەفسین، هیچ کەس بۆ هیچ کەسێکی دیکە هیچ شتێک نە قازانجت بۆ بێنێ نە زەرەر لەسەر لادا. والأمر هەرچی فەرمان و بڕیار و قەرار هەیە یەومەئیذین لەو ڕۆژەدا لله تەنها و تەنها بۆ خوایە. کاتێک کە خوای گەورە هەموو دروستکراوەکان کۆ دەکاتەوە دەفەرمێ لیمەنی المولک اليوم، چەند جارێک دەفەرمێ ئەمڕۆ هێز و دەسەڵات و توانە ئیکێیە، هیچ کەس دەتوانێت جواب بداتەوە؟ بێگومان نا، خوا بۆ خۆی جواب دەداتەوە، دەفەرمێت لله الواحد القهار، هەرچی دەسەڵات و توانە و هێز هەیە بۆ خوایەکی خاوەن دەسەڵات و توانایە. هیچ کەسێکی دیکە جگە لە ئەو توانای هیچ شتێکی دیکەی نییە. بۆیە ئەو سوورەتە طبعاً یەکێکە لە سوورەتەکان کە ئینزار و ئاگادارکردنەوەیەکی زۆر وردی تێدایە بۆ ئینسان بە شێوەیەکی گشتی و هەروەها نەتیجە و ئەنجامی ئینسانەکانیش دیاری دەکا، چاکەکار و خراپەکار. کە دەژێڕنەوە دەڵێن خەلیفە سلێمانی کوڕی عەبدولمەلیک هەبووە، کاتێک کە خەریکی وەفاتە و مردنە دەستنە لای دەڵێن حاڵت چۆنە؟ ئەویش دەڵێ کردەوەکانی خۆمم ئەوە کردوونە، هێناونەتە پێش چاوی خۆم و کردەوەکانی خۆم بۆ دەرکەوتون نەتیجەی خۆم. ئەویش دەڵێ لە کتێبەکەتدا چی نووسرا بوو؟ ئەویش دەڵێ ئەو ئاەتەم هێنا پێش چاوی خۆم کە دەفەرمێ ئین الأبرار لەفی نەعیم وئین الفجار لەفی جەحیم. بێگومان چاکەکاران لە ناو ناز و نیعمەتدان و خراپەکارەکانیش لە ناو دۆزەخدا. ئەوجار پێی دەڵێن ئەتۆ لە کامیانی، یعنی لە خراپەکارەکانی یا لە چاکەکارەکانی؟ ئەوی دەڵێ ئومێد دەکەم کە بەر ئەو ئاەتەی کەوم کە خوا دەفەرمێ ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین، بێگومان میهرەبانی خوای گەورە لە چاکەکاران نزیکە. بۆیە لە سەرمەرگ و لە کۆتایی تەمەندا هەمیشە ئینسان زەن و گومانی باشی بەخوا هەبێ چاکترە لە بەدگومانی. لە تەمەنی گەنجێتیدا هەمیشە ئینسان وەک دەڵێ خۆی لۆمەکا و سەرزەنشکا باشە بۆی هەوڵی چاکتری بدە، بەس کە دەگەیە کۆتایی تەمەن و مەترسی مردنت لەسەر دروست دەبێ، ئەو کاتە ئینسان زەن و گومانی باشی بەخوا هەبێ چاکە. صلی الله علیه وسلم وعلى آله وصحبه.